ئەمە دیمەنی ناو کەمپی ئاشتی عەربەتە کە ئاوارەکانی شەڕی داعشی تێدا جێگیر کراوە. ئەم ئاوەڕۆیە یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکانی وەک کۆلێرا و سکچوون و نەخۆشیەکانی پێست. ئاوارەکان خۆشیان دەڵێن لەم وەرزی گەرمایەدا نیشانەی ئەو نەخۆشیانەیان تێدا دەرکەوتووە و زۆرترین سەردانیان بۆ بن کە تەندروستیەکەی ناو کەمپەکە بۆ وەرگرتنی چارەسەر بووە بۆ نەخۆشیەکانی سکچوون و پێست. حاليا احنا نشكو من الامراض اللي هي الاسهال. ئێستا ئێمە ترسمان هەیە لە بڵاوبوونەوەی نەخۆشەکانی سکچوون و قوڵ و جۆ هەوکردنی ڕێخۆڵە، چونکە ماوەی پێشوو ئەو نەخۆشیانە زۆر هەبوون لە کەمپەکەدا. بۆشمان دەرکەوتووە هۆکاری ئەو نەخۆشیانە ئەو ئاوەیە بۆمان دێت و دەیخۆینەوە. کەمپی ئاشتی زیاتر لە 2600 خێزانی تێدا نیشتەجێ کراوە کە ژمارەیان لە 15,000 کەس زیاترە. بۆ چاودێریکردنی باری تەندروستیشان ڕێکخراوی تەندروستی جیهانی 2 نەخۆشخانەی لە کەمپەکەدا دروست کردووە کە یەکێکیان تایبەتە بە منداڵان و ئەوی دیکەشیان تایبەتە بە چارەسەرکردنی نەخۆشی گەورەکان. ئەو نەخۆشیانەی کە باوە نەخۆشی پێستە سکچوونە ئەوانەیە. ئەو نەخۆشی کە لە توانای ئێمە نەبێ ڕەوانەی سلێمانیەکەن. ئاوارە ناوەکەی بە ناوی خۆی وێ لە خانووی تایبەتان نییە لە خێمە ئەژێ. ئیتر پێداویستی ئاوی هەیە بەس ئاوەڕۆی پاچی نییە زووتر تووشی نەخۆشیە بێت. لە سەرەتای ئەم ساڵەوە 167,860 نەخۆش سەردانی نەخۆشخانەی کەمپەکەیان کردووە و 2260 نەشتەرگەری ئەنجام درراوە و 8,000 نەخۆش لە نەخۆشخانەکاندا هێڵراوەتەوە. لە ڕووی تەندروستیەوە ئەوەی بۆ شاری سلێمانی کراوە بۆ ئەمان کراوە بگرە لێرە زۆربەی ڕێکخراوی ئیتالی ئیمەرجنسی کە تاریخێکی هەیە لە شاری سلێمانی ئەوان بەڕێوەیە بن. یعنی ئەگەر بڵێم مەڵبەندەکانی ئاوارەکان ئەگەر باشتر نەبێت لە مەڵبەندە تەندروستیەکانی خۆمان هیچ فەرقێکی نییە. بەرپرسانی ئاوارەکان دەڵێن لە ڕووی دابینکردنی ئاو و خزمەتگوزاری و پێداویستیەوە ئاوارەکان هیچ کێشەیەکیان نییە و سەرجەم پێداویستیەکانیان بۆ دابین کراوە. تا ئێستا ئەوە چەند ساڵە ئەم ئاواران لێرن حاڵتێکی ناتەبیعی دروست نەبووە کە بێتە ئەوەی جێی گلەی و گازندەی خەڵکەکە، چونکە هەموو خزمەتگوزارەکانیان بۆ کراوە لە سەرچاوی ئاوی پاچی بۆ دابین کراوە. ئەو ئاوەشی کە بۆیێت تێست ئەکرێت لەبەرەوە تا ئێستا حاڵتێکی وا دروست نەبووە کە بێتە جێی مەترسی. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت هەر حاڵەتێکی نەخۆشی کە نەتوانن لە ناو کەمپەکەدا چارەسەری بکەن ڕەوانەی نەخۆشخانەکانی دیکەی شاری سلێمانی دەکەن، چەندێکیش بتوانن خزمەتگوزاری و پێداویستی پزیشکی و تەندروستیان بۆ دابین دەکەن. کارزان تارق نارتی، کەمپی ئاوارەکانی ئاشتی، ناحیە ئاربەت.